دیارە دوای ئەو کاریگەریەی کە ڕووی لە پارێزگای سلێمانی بەتایبەت ناو سنتەری سلێمانی کردووە بەداخۆ شەپۆلەکە زۆر گوژمەکەی قایمتر بووە خۆڵبارینەکە تا بەرەبیان کاژمێر هەشتی بەیانی ئەمڕۆ نزیکەی 175 بۆ 180 هاوڵاتی سەردانی بەشی فریاکەوتنی هەردوو نەخۆشخانەی شار و نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید تایبەت بە منداڵانیان کردووە. لەو ڕۆژەیە ئەتوانین بڵێن نزیکەی بەشێکی زۆریان گەڕاوەتەوە ماڵ و تەندروستیان جێگیر بۆ دوای مانەوەی چەند کاتژمێر لە نەخۆشخانە و جێگیربوونی باید تەندروستیان گەڕانەوە ماڵەوە. چەند نەخۆشێکی کەم لە ناو نەخۆشخانەکان ماوەتەوە ئەویش ئەو نەخۆشخانە کە خۆیان کاریگەریان بە خۆڵبارین هەیە یاخود کێشەی کۆئەندامی هەناسەیان یاخود ڕەبۆیان هەیە بۆ ئەوەی چاودێری زیاتر بکرێن لە ناو نەخۆشخانەکانە ماونەتەوە ئەوانیش تەندروستیان جێگیری ڕەوانەی ماڵەوە کرێنەوە. ئاخیر داتامان 180 نەخۆشە ئەتوانین بڵێن لە دەی شەو تا بەرەبەیان ڕێژەکان زیادی کردووە لەبەرەوەی کاریگەری ئەو هەڵاتانی کە لە ماڵەوە بوون هەستیان بە کاریگەریەکانی خۆڵبارین کردو سەدای نەخۆشخانەکانی کرد. وی پشکات لنگاویا دا اونو کامل تیدا کو نخوشخانه آزادیه حتی نو کسا 265 نخوش سردانا ویلای کری اشوانا سه نخوش بدی وره هاد وان نبودن بس نکو او نخوش مکو حالت وگرک لنگاوی بتنه روشایی کی باش نبوده دیتر همین نخوشخانه ها نداری خستن ادگل و چند بشوی که گشت پارزگاه دو که 265 حالت ها نتومار کنید کوش اگر توزبارین کارت کنه سه ساختمی ها باشوانا 21 زاروک بوینه کو هفتی شوان شنا خوشخانه هیوی هات بان نواندن او جدی سان روشوان باشه وکو رببریا گشتار ساختمی پارزگاه دو که مهمی پشکت تنگاویا آماده کرینه تشی پی تی بی تایبت بو او نخوشت کو امزانین کارت کن ده ساختمی ها هیت کرن می پی تی بی بو هات کرنو هیوی دارن کو هندی بشه خو پارزین پی تی بی نخوشخانه نبن